برنجەکەمان هێنا لە دوایە نەختێک تەپسیشمان هێنا لەگەڵیا زانیمان کە زانیمان وردە باشە ڕاوخەڵکەش پێی خۆش بوو ڕۆژی دوایی دووبارەمان کردم جارە فاسۆلیاشمان زیاد کرد لەسەر عەرەبانەیەکی یەکمەتری چەند جۆرە خواردنێکیان داناوە دەیفرۆشتن لە بەردەم بۆرسەی کڕین و فرۆشتنی زەوی و خانوم لە شاری هەولێر لێرە عەرەبانەیەکەیە کە چەند جۆرە خواردنێکی لەسەرەجام ئەوەی لێرە سەرنجی ڕاژە شام خواردنەکان نییە بەڵکو چیرۆکی دروستبوونی و عەرەبانەیە لە بەردەم بۆرسەی کڕین و فرۆشتنی زەوی و خانوم جا دەمێت قسەی زیاتر لەگەڵ کاک نێچیروان خاوەنی عەرەبانەکە بکەم کاک نێچیروان سڵاوت لێبێت دەمێت باسی چیرۆکی دروستبوونی و عەرەبانەیەمان بۆ بکەی سەرەتا چۆن بوو چۆن دەستان پێ کرد سەرەتا بەخێرن بە خێراتی کانڵەکەتان دەکەم سەرەتا دروستبوونی بیرۆکەی ئەو عەرەبانەیە لەوە هات کە یەکەم جارە ئێمە شێلم و پاقلە و نۆکامان هەبوو لە دوایە یەک لەو برایانەی کە لای من ئیشەکاوێکەوە ئیشەکەین لێرە باسی کتی وەستا بۆ ڕۆژێک تۆزێک برنج نەهێنینیان ئەوانە ئەمەژێکی لەو بیرۆکانمانەوە بۆ هادێکێک لەو بیرۆکانی کە بوو بە شتێک لای ئێمە کە بگاتە ئەو شێوەی ئێستا برنجەکەمان هێنا لە دوایە نەختێک تەپسیشمان هێنا لەگەڵیا زانیمان کە زانیمان وردە باشە ڕاوخەڵکەش پێی خۆش بوو ڕۆژی دوایی دووبارەمان کردم جارە فاسۆلیاشمان زیاد کرد لە دوایەتر وردە مریشکمان هێنا و خواردنەکانمان زیاد کرد لەخوا بە زیابەگەشتا ئەو ڕادەی کە زۆربەی ئەو بەیانێک لە دەوروبەرمان مشتریەکانمان بەدڵیان بوو ئێشتا تا ئەو ڕادەی کە ئێستا ڕۆژانە بەلای کەمی لەخوا بە زیالوانە بگەینە خواردنی 35 نەفەر 40 نەفەرێک لێرە 30 تا 40 نەفەرێک لێرە خواردنمان هەیە باشە ئەوی بینیم منزەلی کچکەتان دانایە بۆ ئاوا بە سادەیی دەستت پێ کرد ئێستا نیاز نییە پرۆژەکەت گەورەتر بکەیان پەرەی پێ بدەیت بەرەوەڵا بە ئیزنی خوا ئینشەڵا بە تەمای پرۆژەکەمان پەرە پێ بدەین ئینشەڵا لە ڕۆژانی داهاتوو بەیانی یان دووبانی ئامادەکاریمان کردو تا پێش ڕەمەزان بیرۆکەی ترمان هەیە لێرە لەوانەیە برژاوشتیش دابنین ئەو هیواداریشین هەر لێرەوە ببێتە لەم کەناڵیەوە بێتە سەکۆیە بۆ یەکە برایانی حکومەت و شارەوانیش هاوکاریمان بکەن کە بتوانین کەسابەتەکەمان پەرە پێ بدەین لێرە ئینشەڵا لە بەیانی و دووبانی و برژاویشمانە بێ لێرە زۆر باشە کاک نێچیروان دەمێ بزانم ئێستا چەند جۆرە خواردنتانێ لە کاتژمێر چەندی شەو لێرە ئێمە ڕۆژانە لە کاتژمێر 12:30 دەست پێەکەین تاوەکو 1:40 دقات 2 ئەو دەورانە خواردنەکانیشمان برنجە بریانیە تەپسیە شلەکان فاسۆلیە نۆکامان هەیە مریشی فرێشمان هەیە و هەروە با بڵێن ڕۆژانی کردومانە بە جەدوەل با بڵێن ڕۆژی وا هەیە شێخ مەحشیمان هەیە ڕۆژی وا هەیە دۆڵمەمان هەیە ڕۆژی وا هەیە کفتەی هەین ئیتر بەو شێوە کردومانە حەسەب داواکاری و ڕەغبەتی ئەو دەوروبەرە و مشتریەکانمان باشە شوێنەکەشت ینی شوێنێکی ئەوە نییە کە هەموو خەڵکێک ڕێی بەسەر ئێرەوە بێت ئەوەی هەیە لێرە بۆرسەی کڕین و فرۆشتنی زەوی و خانوون لێرە دەمێت ئەوان کەمێک خواپێداون ینی هەموو لێرە لای تو خواردن دەخۆن بەڵێ ئێستا مە لێرە بەنسبەتەوەی بە حکمی ئەوەی کە ئێمە لێرە کاسبی تریشمان هەیە چاخانەمان هەیە لێرە ئەوانە زیاتر هەمویان دۆست و ڕەفیق و برادەرن و لێشمان دڵنیان لە پاک و خاوێنی ئیشەکەمان دڵنیان بۆیە دێن لای ئێمە خواردنەکەی خۆن بێ دوو دڵی بێ هیچ شتێک و هەمیش با بڵێن خواردنەکانمان سعرەکانی هەرزانە بەڕادەیەک نییە کە بڵێن نرخەکانی بەرز بێ با بڵێن مناسبە هەم بۆ خەڵکی فەقیر و هەم بۆ خەڵکی خواپێداویش شتێکی باشە خراپ نیە نرخەکانتان چەندە گەراسایی نرخەکانمان وەڵا سادە 2500 برنج و مریشک 4000 نۆکاو 1500 ئیتر بەو شێوەیە